الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی بەڕێز، میوانانی ماڵی خوای پەروەردگار، هەر یەکێک لە ئێمە ڕۆژانە کە لە کۆڕ و دانیشتنێکە لەگەڵ هەندێ ئازیز و خۆشەویستاندا بەیەکەوە کۆ دەبینەوە، کاتێک کۆنتڕۆڵەکەت بەدەستەوەیە و کەناڵەکانی تیڤی دەگۆڕی یان تەماشایەکی پەیجەکان و سایتەکانی ئەنتەرنێت و فەیسبوک دەکەی، هەمومان دەگەینە ئەو قەناعەتەی کۆی بابەت و قسەکان و تەماشاکردن و بیستن و بینینمان بریتیە لە ناڕەزایی. هەمووی ناڕازیە، میلەت لە دەسەڵات لە ئۆپۆزیسیۆن، ئەم حیزب لەو، ئەم فڵان کەس ڕقی لەوە، ئەو لایەن دژی ئەوە، هەر زۆر بەکەمی یادی خوا شکرانەبژێریەک دەبیسترێ. جا ئەمە ئەگەر بگەڕێەوە تەماشاکەی قسەی شاعیر کە لە دێر زەماندا وتوویەتی زۆر ڕاستە. شاعیری عەرەب وتوویەتی كل من ألقاه يشكو دهره ليت شعري هذه الدنيا لمن. وتوێتی لەگەڵ هەر کەسێکا دانیشتم و دەردەدڵی خۆی کرد و ئەوەی لە ناخیایەتی بۆی هەڵڕشتم و گرفتەکانی خۆی باس کرد، وەڵڵاهی لەگەڵ هەر کەسێکا دانیشتم نەمبینی کەس مرتاح بێ. هەمووی هەر هاواری بوو، هەمووی بێزار بوو، هەمووی بێتاقەت بوو، هەمووی گرفتار بوو، هەر یەکە بە موشکیلەیەکەوە دەیناڵاند. خۆزگە دەمزانی جا چێ هەیە لەم دنیادا بەختەوەر بێ. نەگەیشتم بەو کەسەی کەوا بڵێ وەڵڵاهی موشکیلەیەکم نییە و سوپاس بۆ خوا و ئیسراحەتم و ئاسوودەم. دکتۆر عەبدولکەریم بەکار دەڵێ ئەگەر مێژوو بخوێنێەوە چەندین سەدە بڕۆیتەوە بەرەو دواوە، نابینی لە هیچ زەمانێکە خەڵک وەکو پێویست لە ژیان و ژینگەی خۆیان ڕازی بووبن. ئەوە ئەگەر مێژوو بخوێنێەوە وایە. ئێستا ئێمە زۆر جار خۆمان دەڵێن سەدەکانی ڕابردوو، ساڵانی ڕابردوو زۆر خۆش بوو، بەڵام وەڵڵاهی بەڕێزان ئەو کاتانەش خەڵک هەر لە ژیانی خۆی وەک ئێستا ناڕازی بوو. بۆ نمونە خەڵک دەڵێن مناڵی ئێستا زۆر عەجوولە، مناڵی ئێستا زۆر ڕەتی زۆرە، مناڵی ئێستا بە خێوکردنی ناڕەحەتە. دەتەماشای کابرایەکی وەکو ئەرستۆکە چەند سەدە لەوە بەر ئەڵێن مناڵی ئەمڕۆ وەک شەیتان وان. ئەوە قسەیەوە لەو کاتەدا. ئێستا دەڵێ لەگەڵ حرمەتم بۆ ڕووی یەک بەیەکی جەنابتان و پیاوانی بەڕێزی ئەم وڵاتە و وڵاتانی بەڕێز ئەڵێن وەڵا پیاوی پیاوانە کەم بووە. ئێستا وا دەوترێ پیاوی ئەمیندار، پیاوی دەستپاک، پیاوی ڕازگۆ کە بە ڕەفاقەت بشێ بەخوا حەیفە کەم بووە. ئینسانێک متمانی تەواوی پێ بکەی زۆر دەگمەن دەست دەکەوێت. ئێمە ئێستا وا دەڵێن ئاخر زەمانە. دەتەماشای شعرەکانی لوبەیت کە لە سەردەمی جاهیلی پێش ئیسلام داوتوێتی، لە شعرێکیاندا کوردەکەی ئەوەیە دەڵێ ژێر خاکم پێ خۆشترە چونکە پیاوی پیاوانە لەسەر زەویدا کەم بۆتەوە. 1500 ساڵ لەمەوە پێش ئەو وای وتووە. ئەگەر ئەدەبی ڕۆمانی بخوێنیەوە تەماشا دەکەی باسی ئەوە دەکات دەڵێ ئەمڕۆ خەڵک گرفتارە چونکە بێڕەوشتی زۆر بووە، حەیا کەم بووە، ئەخلاق کز بووە، خەڵک خۆی دەکوژێ، خەڵک لە ژیان بێزارە. ئەمە 3000 ساڵ لەمەوە پێش ئەدەبی ڕۆمانی باسی ئەم شتانەی ئێستای تێدا بووە کە من و تۆ باسییان دەکەین. مامۆستا مەلا محەممەدی جەلیزادە ناسراو بە مەلای گەورەی کۆیە گۆڕی پڕگنور بێ. ئەم زاتە لە تەفسیرەکەیدا لە بەرجی دەداگە تەماشایکەن. لەوێدا ئەمە لە ساڵی سیەکاندا نووسیوێتی، ساڵی 1934 ئەوانە. ئەو کاتە نووسیوێتی دەڵێ ژێر زەوی باشترە بە ئەسەرێک کە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕیوایەت کراوە، فەرمووی ژیان تامی تێدا نامێنێ و مردن بۆ ئینسانی سراحەتترە ئەگەر وای لێ هات کاربەدەستانی وڵات ناپەسەندترینی خەڵک بوون. مەلای گەورەی کۆیە کە ئەم حەدیسە لە تەفسیرەکە دەنووسێتەوە بە زمانی شیرینی خزمانی کۆیی دەڵێ هەر وەچی ئەمڕۆ کە کاربەدەستەکانمان ناپەسەندترینی خەڵکن،
ئەوە لە سیەکان داوای وتووە ئێمە چەند جار لە مینبەرەوە تۆ چەند جار لە ماڵی خۆتەوە ئەو تەلەڤیزۆنە چەند جار دەڵێ زۆربەی کاربەدەستانی ئەمڕۆ ناپەسەندترینی خەڵکن بۆیە ژیان خۆش نییە هەموو ڕۆژە قسەکان و سەرشتەکان دووبارە دەبنەوە ئەوانە هی ئەمڕۆ نین بۆیە ئیمامی شافعی کاتی خۆشی فەرموویەتی سەرمەسەبی گەورەی ئێمە ئیمام محەممەد کوڕی ئیدریسی شافعی فەرموویەتی نعيب زماننا والعيب فينا وما لزماننا عيب سوانا ونهجو ذا الزمان بغير ذنب ولو نطق الزمان لنا هجانا الله هەموو ڕۆژە دەڵێن زەمانە خراپ بووە دنیا تێکچووە بەرداشی زەمانە هاڕینی ئای زروف و زەمان چیمان پێ دەکا ئەڵێ هەموو خراپە و خەتایەکان دەدەینە پاڵ زروف و زەمان ئەیدەینە پاڵ تێپەڕبوونی ساڵ و سەدەکان ئەیدەینە پاڵ ئەوەی خەتای ئاخر زەمانە و دنیا بەرەو کۆتاییە بۆیە زروف ناخۆشە ئەفەرمێ بەڵام وانە ئەوە عیب لە زەمانە نییە ئەوە عیب لە ئێمەی مرۆڤەکانی دانیشتووی ئەم سەرزەوی و زەمان و زەمینەین ئەفەرمێ ئەگەر زەمان و دەهر و ڕۆژگار قسەی بکردایە واللهی وڵامی دەداینەوە قسەی پێدەوتین دەیگوت تو خوا من عیبدار مەکەن من وەکو خوا دروستی کردوم ڕۆژ هەر لەوێەوە هەڵدێ و لەوێ ئاوا دەبێ مانکەر ئاوا هەڵدێ و ئاوا دەبێ هەفتە هەر ئاوا دێ و ئاوا دەڕوا جومعە هەر لە شوێنی خۆیەتی و شەمە و یەکشەمە هەر ئاوا بووە ئەوە ئێوەن خەڵکەکە خراپە ئەینا بەرداشی زەمان کەس ناهاڕێ و گردوون وەک خۆی لە سوڕێتەوە ئالێرەدا ئێمە لەم پێشەکیەوە کە عەرزی جەنابتانم کرد با بچینە خزمەت قورئان با بگەڕێنەوە خزمەت قورئان ئەی ژیانێک کە شایستەی مرۆڤ بێت چۆنە ئەی ژیانی ڕاستەقینە کە ناونیشانی وتارەکەمانە ژیانی ڕاستەقینە لە قورئاندا چۆنە ئەگەر بۆکو ئەم ئاەتە قورئانیە کە ئەم قورئانە ئەوەندە گەورەیە ئەوەندە بەهێزە ئەوەندە بەپێزە ئەوەندە کورتە بەڵام ئەوەندە مانادارە ئەوەی فەیلسوفەکان پیتۆڵەکان زاناکان کۆمەڵناسەکان دەروونناسەکان دکتۆراکان توێژەرەکان بە توێژینەوەی چەندین ساڵی زۆر تووشی دەبن و دەگەنە ئەنجام قورئانی پیرۆز بە یەک ئاەت پێمان دەڵێ بە یەک ئاەتی قورئان هەموو ئەو بابەتت بۆ کورد دەکاتەوە بەڵام بە مەرجێک لە قورئانەکە وەک خۆی حاڵی بین ئێستا من ئەم ئاەتەی کە بۆ جەنابتانی دەخوێنمەوە لە خزمەتی داین لە سوورەتی ئەلحەدید ئاەتی 20 لە خزمەت زۆر تەفسیردا بووم باسی ئەوە دەکا کورت و پوخت خەڵکی نەدنیا گاڵتە و گەپە وەکو یاریشکەی منداڵان وایە یعنی وامان حاڵی دەکا وا بە حساب لە ئاەتەکە دەگەین ئەم دنیاە هیچ نییە هەر گاڵتە و گەپی منداڵانە مایەوە نیە خۆتی پێوە خەریکەی بەڵام وەڵڵاهی ئاەتەکە وا ناڵێ ئەم ئاەتە کاتێکە لە خزمەتیدا دەوەستین جوان لێی وردەبیەوە دەفەرمێ خەڵکینە ئیعلەموا ئەی خەڵکینە بەگشتی سەرنج بدەن و بزانن ئەنەمە الحەیات الدنیا ژیانی ڕاستەقینەی دنیا ئەگەر دەتانەوێت ژیانتان بەخۆشی بەسەربەرن و گلەی و گازندەتان نەبێ ئەبێ قۆناغەکانی ژیان پێنجن هەر یەکە وەک خۆی بەسەری بەرێ من ئاوا لەو ئاەتە حاڵی بووم بۆ جەنابتانیشی دەکەمەوە قۆناغی یەکەم خوا دەفەرمێ لەعیبون ئاەتەکان بە دوو یەکاتون لەعیب و لەهون زۆر مفەسیرینی قورئان تووشی ئەو هەڵەیە دەبن ئەڵێن لەه و لەعب هەر یەکە گاڵتە و گەپ بەڵام نابێ هەمیشە لە عەرزی جەنابتان مسلمانانم کردووە نابێ لە قورئاندا دوو وشە لە پاڵ یەکا بن هەمان معنایان هەبێ ئەم قورئانە چونکە کەلامی خوایە نابێ هیچ حرفێک و شەیەکی لە یەکیش تر بچێ ئەبێ هەر یەکەمانەی سەر بەخۆی خۆی هەبێ بۆیە لەع و لەهب لەعیب و لەه و دووشتی جیاوازن لە قورئانە بۆیە یەکەم قۆناغی ژیانی ئینسان دەبێت بە لەعیب بڕوە ڕاغیبی ئەسفەهانی لە مفرداتدا لە پەڕەی 498 دا دەفەرمێ اللعب إذا كان فعله غير قاصد به مقصدا صحيحا أو تفسير لعبي كدوه الله كردارك كمندالك أنجامي لدا ببيه هيج مبستك وبيكاني أنجامك يعني قناغي يكمي مندالي أبين منال جيان وابسر بري كومل اللعابة وشتي ياري كالسري نسراوة أم منالا بوتمن أم لعابة أم ياري بوتمني أمن دي من دال دازددا نابتو بشوكتري بو بكري منالك بتمني بشوكتري ببي خاطر دمي وفي بخنكي
ئەبێ ئەو یاریانە بکە ها مناڵ داوای شتێک دەکات خانوچکەیەک دەکاتەوە دوای تێشیەدا نەبووی دەگریاونە ئامانجێکی هەیە لە دروستکردنیدا داوای تۆپێک دەکات داوای شتێک دەکات دوای دەدە قەلەبیری دەچێتەوانە و گریانەکەی کۆتایی پێدێت نازانێت بۆ کردی نازانێت بۆ تێکیدا نازانێت بۆ شکاندی ئەمە قۆناغی یەکەمی مناڵی قورئان پێمان دەڵێ دەبێت منداڵ ئاوا پەروەردە بکرێ ئەو حەقەی خۆی بدرێتێ جا ئەمە واجبی دایانگەکانە واجبی حەضانەکانە واجبی ڕەوزەکانە کە ئەو شتانە بۆ منداڵ دابین بکەن کە کاتێکی خۆی پێوە بەسەر دەبا و دروستی دەکات تێکی داتەوە بەجێ دێڵێ فودانەیەک میزڵدانێک شتێکی ئاوای دەدەنێ یاریەکەی پێ دەکات و بەجێ دێڵێ دوای هەر لە بیریشی نامێنێت چی کردووە ئەمە قۆناغی منداڵیە کە دەبێت ئاوا لە ماڵەوە ئەم شتانەی بۆ دابین کە منداڵ خۆی پێوە خەریکە ئەوە لەعیبون دووەمیان لەهون راغبی ئەسفاهانی هەر لە مفرداتە دەفەرمێت لەهو چییە ما يشغل الإنسان عما يعنيه ويهمه لەهو لەگەڵ لەعبە ئەو جیاوازیان هەیە ئەمەیان کەسەکە منداڵەکە گەورەتر بووە لە شت تێدەگا ئامانجێکی هەیە خەفەتی بۆ دەخوا پێش شادمان دەبێ مەحزون دەبێ پێ دەکەنێ ئەسەف دەخوا و هیوا و ئاواتی هەیە ئەها مناڵە کە دەگاتە قۆناغی خوێندنی سەرەتایی بەرەو ژوور هیوا و ئاواتی بۆ پەیدا دەبێ حەزی لە وەرزشە ئەگەر لە تۆپێ نابدۆڕێ دەزانێت دۆڕاندن چییە چەپڵە لێ دەدا ئەگە تیپەکەی بدۆڕێ دەگریا ناڕەحەت دەبێ شتێک دروست دەکا ئەگە بشکێ بەدەستەوە خەفەت و ئەسەفی بۆ دەخوا وەک مناڵەکە لە بیری ناچێتەوە ئەمە قۆناغی لەهوە ئەبێ مناڵ لەم قۆناغەدا ئەم شتانەی لەلایەن حکومەت و دەسەڵاتەوە بۆ دابین بکرێ مناڵ لەم قۆناغەدا حەزی لە تۆپێنە حەزی لە تێنسە حەزی لە بالەیە حەزی لە مەلەوانیە حەزی لەوەیە کە تیرەندازی بکە بە شوێنی تایبەت و بە ئامێری تایبەتی بۆی دابین بکرێ بۆ ئەوەی کە ئەم منداڵە حەزی لە مۆسیقایە حەزی لە وێنە کێشانە هەدەفێکی هەیە حەزی لە شتێکە کە خۆی پێوە خەریک بکا و دەست بەتاڵ نەبێ حەزی لە خوێندنە ئەبێ بۆی دابین بکرێ ئەبێ ئەم مناڵە ئەمەی بۆ دابین بکرێ ئێستا جەنابتان و ئێمە و چەندین شتە هەردوێنە باسی ژیانی پەرلەمانتارێکم دەخوێندەوە کە مقابلەی کرابوو کابرا ئێستا ملیۆن لەرە یان ئەوانە زۆریان زۆر دەوڵەمەندن باسییان دەکرێ و ژیان نامەکەیان کە دەنووسیەوە دەڵێ ئێستاش ئەو خەفەتەم لە دڵایە کە مناڵم ئاواتم پاسکیلێک بوو هەر پێی نەگەیشتم باوکم بۆی نەکڕیم یان پارەی نەبوو یان بۆی نەکڕیوە ها سەیری کە کابرا ئێستاکانە باشترین ئۆتۆمبیلی پێیە باشترین پارە لە جیرفان و قاسە و کاسەیدایە بەڵام هێشتا ئاواتی کڕینی پاسکیلی منداڵەکەی لە دڵ دەرنەچووە ڕەمبە تۆ جوابی ڕەمبە مناڵک دەبووە دەبێت لە قورئان دەفەرمێ با ئەم ئەسەفە لە دڵەکانە دروست نەبێ هەم حکومەت هاوکار بێ هەم باوکو دایکەکان هاوکار بن لەم قۆناغەدا بێدڵی مناڵ زۆر مەکە هیوا هەیە بە مناڵەکەی لە نەچێ دووگۆڵی ڕاستە دووگۆڵی لە سەرجادی قیر ناکرێ ئەبێ ساحەی تایبەتی خۆی هەبێ پێڵاوی تایبەتی خۆی هەبێ جلی خۆی هەبێ چونکە وەرزش ئەگە بە نەزانی بکرێت زیانی زیاترە لە سوودی نابێ بچی مۆسیقا بکەی حرامە نابێ وێنە بچێشی ئەی مناڵ بەچێوە خەریک بێ ئەمە قۆناغی لەهوە یعنی شتێکن کە نەستی حرامبوونیان لەسەر نییە لێیگەڕێ با مەشغوڵ بێ پاسکیلێکی دەوێ شتێکی دەوێت بۆی بکڕە ئەگە توانای داراییت هەیە ئەگە بۆن نەکردرا ئومێدێکی پێ بەخشە بۆی ڕوونکەوە کە جارە بەدەستمەوە نییە با گەورەبوونیش ئەمە سەفە لە ناخیانە بێ قۆناغی دووەمی ژیان لەهوە ئەبێ ئینسان وەک خۆی بەڕێکە قۆناغی سێیەمی ژیان خوا دەفەرمێ سێیەم وشە وەزینە ئەم جا وردە مناڵەکە گەورە دەبێت دەچێتە ئاستی ناوەندی و ئامادەیی گبۆتە لاوێک پێی دەڵێن مێرد منداڵێک مرد منداڵەکە حەزی لە جوانیە ئەمجا بەخۆیان ڕادەپەرمێ و سیرێکی کچە حەزی لە جلی کوردیە و حەزی لە میکیاژە و حەزی لەوێت چاوی بڕێژێ و لێوی سوورکا و بۆینی نۆکا و ئەمانە حەز دەکەی کچێکە و ئەمانەی لێ ڕوودەدەن کوڕێکە حەز دەکە ئەمجا قات و چاکەت و پانتۆڵێکی جوانی لەبەرابێ قاتێکی شاڵی کوردی بۆ بکەی لە نەورۆزان و بەهارانە لەبەریابێ حەزی بە جوانیە حەز دەکەی خۆی ڕادەڕازێنێتەوە ستایلی قژی وابێ بەڕێزان ئەمە تاوان نییە ئێستا زۆر کەسەیە باوک ئەڵێ کچەکەی فەقیرە ناوێرێ سوورسپیاوێک بکە تازە عازە بووە حەزی لێ جلی جوان لەبەرکە قژی بە نەوعێک بۆیەکە کوڕێکە حەز دەکا بە ستایلێکی نوێ قژی دابێنێ قژی درێژکە قژی کورکاتەوە هەر خەڵک هەیە بە ناوی مەلام بینیوە لە مزگەوتا لە خەڵک تووڕە بووە ئەو منداڵە چۆن وا سەری چا کردووە ئەوە دەستوری غەربیانە کاکە نەخێر ئەوە دەبێت سروشتی وایە ئەگە کچێک چۆن مێرد منداڵیەوە و حەزی بە خۆڕازاوایی نەکرەوە نەخۆشە ئەبێ ئاگان لێ بێ ها قورئان دەفەرمێ ئەوە قۆناغی زینەیە ئەوە من مێرد منداڵەکە دەبێت لەم تەمەنەدا هەستی خۆ جوانکردنی هەبێ کوڕە کچە ئەگەر هەستت کرد خوا نەخواستە منداڵەکە تەبیعەت مردووە وا نەزانی زۆر پیاوانەیە ناوەڵا ئەوە لەگەڵ ژیانی خۆیان نەڕۆیشتووە ئەبێ لێی گەڕێن
ئەوە تۆزە قژی جوان چا کردووە بە نەوەیەک چاکی کردووە کچەکە تۆزە چاوی ڕشتووە تۆزە لێوی سوور کردووە دنیا نەقەوماوە لێگەڕێ لەم قۆناغەدا ئەمە قورئان بۆی دیاری کردووە قۆناغێکە خۆی دەناسێ حەز ئەکا بە جوانی دەرکەوێت تۆش بە سروشتی لەگەڵیا بڕۆ بە ئاسایی لەگەڵیا بڕۆ قورئان دەفەرمێ قۆناغی چوارەم ئەبێتە گەنج و لاو هەر لە مێر منداڵی و مراهقی دەردەچێ ئەبێتە گەنج و لاوێک وتەفاخڕ بەینەکم قۆناغی شانازیکردن ئەمجا گەنجەکە وا چۆتە جامیعە حەز دەکات دەرکەوێ حەز دەکات شانازی بکە ها گەنج لەم قۆناغەدا حەز دەکات لەقەبی هەبێ زۆربەی شاعیرەکان لەو زەمانەوە دەست پێ دەکەن پێی بڵێن شاعیر فڵان کەس نووسەر فڵان کەس هونەرمەند فڵان کەس بە ناوێکەوە دەرکەوێ شانازی بە حەسەب و نەسەبی باوکو باپیریەوە دەکات حەزەکەی حەزی لە سیاسەتە حەزی لە خوێندنەوەی کتێبە حەزی لە ئەدەبیاتە لە شیعرە لە چیرۆکە لە فەلسەفەیە ئەم قۆناغەش دەبێ ئاوا بەڕێ بکرێ نابێت ڕێگری لە گەنجەکان بکرێ نابێت حکومت لە سیاسەت بترسێ ئەبێ لیان گەڕێ قۆناغی خۆدەرخستن و موبایل حەز دەکات گەنجێکە موبایلەکەی باشترین موبایل بێ لە ناو ڕەفیقەکانیە حەز دەکات جوانترین سیارەیان هەبێ حەز دەکات ماڵەکەیان جا کوڕ بێیان کچ بێت لە هەموو خانووی گەڕەکەکە ڕازاوەتر بێ قەنەفە و کەلوپەل و کەوانتەرەکان لە هەمووان جوانتر بێ ئەم قۆناغە قۆناغێکە ئینسان حەزی بە خۆدەرخستنە حەزی بەوەیە شتەکانی فەخر بکا بەسەر بەرامبەرەکەیە لە چ جامیعەیەک دەخوێنێ لە چ کولیەیەک وەرگیراوە دەرەجەکەی چەند بووە چی ئیمتیازێکی هێناوە نمرەکەی چەندە ساڵی داهاتوو پڕۆژەی چییە ئەم قۆناغە ئەگەر ئینسان ئەم تموحاتانەی هەبوو ئەوە بەجێیە ئەبێ لێی گەڕێ ئەم قۆناغەش ئاوا ئینسانەکە بڕاتە پێشەوە بۆیە کابرا بە مناڵەکەی دەڵێ کاکە باب و باپیریشم موبایلی وای نەدیوە ئەو تۆ داوای چیەکەی ئاخر نابێ ئەوەکو با و باپیرت بژیا کاکە ئەم گەنجە فەرقیە لەگەڵ 40 ساڵەوە پێشی تۆ لەگەڵ تەمەنی من و تۆ ئەبێت لەگەڵ قۆناغی ئەمڕۆدا بژیا حەزی پێیەتی حتا حد الإمكان بێدڵی مەکە لە سنووی ڕەوای خۆیدا و ئامۆژگارێکی خێریشی بکە کە تووشی تەکەبور نەبێ تووشی ئەوە نەبێ حساب بۆ خەڵک نەکات چونکە تەکەبور عاقبەتی خراپە ئەم قۆناغانە قورئان یەک بە دوو یەکادایان هێنێ قۆناغی پێنجەم پێ دەڵێن وتەکاثر في الأموال والأولاد گەنجەکە قۆناغی خوێندنەکانی تەواو کردووە یان لە کار و کەسابەتێکە دەستی بە ئیشێکەوە گیر بووە قۆناغێکە قۆناغی کۆتایی پێکهێنانی ژن و منداڵ و ئیشکردن ئەم قۆناغە دەبێت ئینسان حەزی لە پارە بێ یعنی ئینسانێک کە چوە قۆناغی هاوسەرگیریەوە و پارەی بە خەیاڵان نەدەهات بە کەڵکی ژن و منداڵ نایە ئەگەر وەختێ ژنت مارە کرد و بووی بە خاوەنی دەستگیران و حاڵ و ماڵێکت پێکەوەنا قورئان دەفەرمێت سروشتی ئینسان وایە دەبێت لەم کاتەدا دوو حەز و خولیات هەبێ یەکەم حەزل لە پارە و ماڵی جوان بێ دووەم حەزل لە منداڵی ساڵح بێ ئەگەر کەسێک وانە بوو وەنمونە گەنجێکە ژنیە ناوە هەری هەمالە هەرگوێ ناداتێ ئەوە بۆیە تەلاق زۆر دەبێ ئەبێ گەنج لەم کاتەدا خەم و هەممی ئەوەی هەبێ پارەی باشی هەبێ پارە لە قورئانە زەمکراو نییە بۆ ئەم قۆناغە ئەوە حەقی خۆیەتی ئەبێت جاران ئەگەر دوو شیش کەبابی دەخوارد ئەمجا یەک دانە بخوا چونکە لە ماڵیشەوە هاوبەشێکی ژیانی هەیە جاران ئەگە پارەکەی بەشی شیشێک گۆشتی دەکرد ئەبێمجا لەفە بخوات چونکە هاوبەشی ژیانێکی هەیە ئەگە مناڵێک پەیدا بووە بێت نیو پارو بخوات چونکە نیوەکەی تری ماڵ و منداڵێک چاوەڕێیەتی هەر ڕەزیلیەک دەست پێ دەکا خۆشویستنی پارە دەست پێ دەکا دەست پێوەگرتن دەست پێ دەکا ئەبێت لەم قۆناغەدا ئینسان ئاوا بژیە بۆیە پارە لە ئیسلامدا شتێکی مەرفوز نییە بەتایبەت ئینسان کە چۆ قۆناغی هاوسەرگیری و پێکەوەنانی ماڵ و حاڵەوە لە قورئاندا دەفەرمێ قۆناغی ئەوەیە حەزت بە پارە بێ جا بەڕاستی پارە ئەگە حەڵاڵ بێ ئینسان سەربەرز دەکا واللهی زۆر خەڵک هەیە هیچ تاوانی نییە بەس فەقیریە بەخوا قسە زانە بەخوا عاقڵە واللهی ژیرە واللهی بەڕێزە کە خەڵک قبوڵیان نییە و هەر خزم و کەسوکارەکەی خۆی قبوڵی نییە تەنها ئەوەیە کە پارەی نێداماوە واللهی زۆر خەڵکیشەیە حرمەتم هەیە بۆ برایانێک کە خوا بە ڕەحمەت پێی بەخشیون هەرچی سیفەت بێنیەتی لە چاکەدا بەس پارەی هەیە سەدارەتی هەموو مەجلیسێک بۆ ئەوە هەموو قسەیەک دەبێت پرس بەو بکرێت چونکە پارەی هەیە لەناو سێ چوار برادەرجاری وایە کابرایەکیان دەوڵەمەندە برا گەورەی قۆناغەکە بۆ ئەوە ئەینا هەرچی سیفەتی گەورەی بێتیدا نییە بۆیە کاتی خۆی شاعیری کورد کە ئەو کاتە زمانی پێنجی و بووە پارەی پێشوو شعرێکی زۆر جوانی لەسەر پارە و تۆ من بۆ جەنابتانی دەخوێنمەوە ئەڵێ کە پارەت هەبوو پیاوێکی چاکی بێنرخ و فەڕبی لە ڕیزا تاکی ڕێوی بی ئەتکا بە شێری ژیان کڕنووشت بۆ دێ پێت دەڵێن قوربان سەرداران سرت بۆ دا ئەنوێنن ناحەقت بە حەق بۆ ئەسەلمێنن هەر تۆ ڕاست دەکەی قسەی ئەم خەڵکە گەرفەی لە سووف بن بێسوود و کەڵکە
زانایان لە لای تۆ نەزان دەبن لە شەرمی ڕووتا بێزبان دەبن سامی ئازایید وەک شێری ژیان بەڕووی عالەما خۆی ئەدانیشان سەد عەذیبت هەبێ هەر هەمووی ونە لەگەڵ ناحەستە عالەم دوژمنە ڕێی چەوتیش بگری پێت دەڵێن بەخوا هەر ئەو بە ڕێگەی ڕاستیا دەڕوا ژنەکەت ئەگەر پیر و داماو بێ پیرێژنێکی کوێری بێت چاو بێ مارەت کردبێ لە پاش هەفتاش و کە پێنجی و دەی سوور و شینت بوو گوایە برۆ چاو هەر لە خۆی جوانە گەر ئایشە شێت بێ خانی خانانە ژنی دەوڵەمەند لە هەموو وەزیفەکە لە پێشەوەیە بەڵام کە پارەت نەبوو هەژار بووی بەڵام کە پارەت نەبوو هەژار بووی بۆ پارەداران هەڵگری بار بووی ئەگەر لە نەوەی ڕەسوولی خوابی لەگەڵ هیچ کەسا ئاشنا نابی بێ ئەوەی باوکی کەست کوشت بێ هەر وەکو خوێنی خەڵکت ڕشت بێ ئاوا ملکەچی و دایم بەدناوی ڕۆستەمی زاڵبی هێشتا بێناوی بەڕێی ڕاستی شابڕۆی دەکەوی بەڕێی ڕاستی شابڕۆی دەکەوی نە ئاسمان ئەدبا نە ئەتخوازەوی کەواتە بمرە تا جاو هەرزانە پیاوی بێپارە بەشی نەمانە فعلا وایە ئەو با ئەمە بمانەوێ نەمانەوە ئینکاری لێ ناکرێ وەکو عەرزم کردن زۆر کەس هەیە بەس پارەی هەیە ئەینا هیچی کەی نییە بەڵام هەمیشە لە پێشەوەیە زۆر کەسیش هەیە هەموو شتێکی هەیە بەس ژیرفانی خاڵی و دەستی بەتاڵە بۆیە لە ناو ماڵ و منداڵەکەی خۆشیە داماوەی احترامێکی نییە بۆی ئینسان کە بوو بە خاوەنی ژن و منداڵ قورئان دەفەرمێ بێ حەزت لە پارە بێ بۆ ئەوەی منداڵەکان بەدبەخت نەبن سەروەت و سامان پێکەوەنی ڕەزیلی بکەیت دەست بگریتەوە خزمەتی منداڵەکانت بکەی و پاشە ڕۆژێکیان بۆ دابینکەوی دووەم حەزت لە منداڵ بێ ئەموال و ئەولاد بەڵام منداڵ بە زۆری نا حەزبوون لە منداڵ قورئانەکە جوان تێبگەین ئەولاد ئێستا تخوا بەڕێزان $100 ئەمریکی بە نرخترا یان 100,000 تەبعی تاک دیناری لە جیرفانە بێ هەیە جیرفانی ئەوەندە هەڵاوساوە بە تاک دیناری بە تاک هەزاری بەڵام کابرا $100 پێ $100 ئەو بە نرخترە لەو 100,000 تۆ کاکە یەک منداڵی ساڵح و خواناس و بە ئەدەب پەروەردەکەی و بتوانی پێی بخوێنی و پەروەردەیەکی جوانی بکەی و پاش ڕۆژ کرێچی خەڵک نەبێ و ماڵ و منداڵی سەربەرز بێ وەڵڵاهی باشترەوەی 10 کوڕت هەبێ هەتاماوەم بە کرێچێتی ژیان بەسەر بەرن منداڵ خۆشویستن ئەوە نییە هەموو ساڵە ژنەکەت مناڵێکی بێ وەکو هێلکە قەباغەکەی بمێنێتەوە داماوە ئەوە ژن و منداڵ خۆشویستنەوەیە یەک ئەولاد دوو ئەولادی ساڵح و ڕێک و پێکت هەبێ پەروەردەیەکی دیندارانە و ئیسلامیانیان بکەی و لە خوێندنا سەرکەوتوو بن و لەناو کۆمەڵگادا بەسوود بن ئەمە کافیە ئەمە خۆشویستنە ئەمە تێگەیشتنێکە لە واقعی منداڵ جا قورئان دەفەرمێ ئەگەر هەر کەسە ژیانی خۆی بەم پێنج قۆناغە وەک خۆی بەسەر بەر وەڵڵاهی ژیانی دنیا خۆشە وایە بەڕێزانیان نا بەخوا وایە ئێمە بۆیە ژیانمان ناڕەحەتە نە منداڵیت منداڵی بووە نە گەنجیت گەنجی بووە نە ژن و منداڵت وەکو پێویست بووە هەمووی بەدەست بەتاڵی دەچێتە پرۆسەی هاوسەرگیریەوە بەبێ خان و هەموو ژیانت گرفتە ئیتر لە خۆت تووڕەی لە حکومەت تووڕەی لە دەسەڵات تووڕەی لە پەرلەمان تووڕەی لە کاتێکە ڕەن بێ خەتا هیچمان نەبێ خەتای ئەو ژینگەیە بێ کە تێیدا دەژین قورئانەکە دەفەرمێ ژیانی ڕاستەقینە حیاتی ڕاستەقینە ئەم پێنج قۆناغە هەر یەکە وەکو خۆی بژی وەڵڵاهی هەمومان بە گەنج و لاوە پیرەوە مرتاحین جا خوا دەفەرمێ كمثل غيث أعجب الكفار نباته ثم يهيج فتراه مصفرا ثم يكون حطاما أما خبر أبو أنما الحياة الدنيا دفرمي جياني دنيا وكو أو باران وايا كسرو حدي بلا دباري كابرا جوتيار زاويكي تشلاوة وقنمكي خستوة جئ زاوية كباران الرحمة بلا ليدالا وخيل خواب الزيادة قنمكم تيراو بو پاشی یەک دوو هەفتە کە سەری لێداتەوە هەمووی چەکەرەی کردووە چەند دڵی خۆشە هەمومان جوتیاری نوکڕە جوتیارین ئەوەمان بینیوە کە سەیرەکە یەک پارچە ئەو دەشتە سەوز بووە هەمووی دڵت دەکرێتەوە پاشی ماوەیەک خۆگەیشتە گوڵ پاشی ماوەیە کوڕە زەرد بوو خێرا دروێنەیکەن دروێنەت کرد و دانەکە هەڵگیرە کایەکە مایەوە مەڕ و ماڵا دەیخوا ئەوەی تری با دەیهێنێ و هەر یەکە چڵێکی بۆ لایەک دەبا کۆتایی پێهات و دنیا سەوزایی نەما بوو بە زەردی و بوو بە پوش و پەڵاش خوا دەفەرمێ وەڵڵاهی ژیانی ئینسانی ژۆکو ئەوە وایە هەها ئینسانەکە کە ئافرەتەکە حامیلە بێ دایک و باوک چەند خۆشحاڵەوە خستوێتێ زەویەوە کە لە دایک دەبێ مەڕە منداڵی بۆ سەر بڕە و حوتەمی بۆ بکە و شادمانی دەرببڕە و شیرینی بەخشە و ناوی خۆشی لێ بنێ وەک کابرای جوتیار بەم منداڵە چەند خۆشحاڵی
وەڵا وەختی ئەزانی کوڕە گەورە بوو بیخوێنە ژن بێنە سارەی بۆ بکڕە ماڵی بۆ پێکەوەنێ وەڵا پیر بوو کوڕە وەڵا فڵان کەس کوڕە نەک پیر بوو مرد وەڵا بوو بە دەنگ و باسی بێژوو دوای 2 ڕۆژ لافیتەکەشی لێکرایەوە باوک لەوێ نێژراوە ئەولاد لەوێ نێژراوە دایک لەوێ نێژراوە تەفرەقە بووین خوا دەفەرمێ بەخوا ژیانی دنیاش ئاوا لە ئەوەڵەوە بەم جوانی و خۆشیە چۆن بەهارێکمان بینی ئێستا لە پاییزا وردەوردە گەڵاکان زەربوون پاشی ماوەشکە هەر یەکەی دەکەوێتە خوارەوە دوایی با هەر یەکەی بۆ لایەک دەبا بڵاو دەبینەوە بەڵام تۆ بڵێ ژیان کۆتایی پێبێ 2 ڕێگا لەبەرە قورئان دەفەرمێ وفي الآخرة عذاب شديد ئەم ژیانی دنیا سەرنجامەکەی دوای مردن بۆ کۆمەڵە خەڵکێک بەدبەختی هەتاییە ئەو کەسانی کە لەم هەموو خۆناغی ژیاندا جارێک نایانگوت یا ئەڵڵا ئەو کەسەی سوزدەیەکی بەندایەتی بۆ ذاتی ئەڵڵا نەبرد ڕۆژە هاواری بۆ خوا نەبرد نەک هەر نەیپەرست دژایەتیشی کرد پەنا بەخوای گەورە لەگەڵ مردن یا عەزابی هەرە بە شیددەتی بۆ هەیە ئیشاءڵڵا ئێمە دڵتان خۆش بێ لەوانە نین ئێمە لە بەشی دووەمی ئەم فەقەرەیەداین کە خوا دەفەرمێ وەڕیضوان ومەغفرة من الله وەڕیضوان بۆ کۆمەڵە خەڵکێکیش جەنابتان خوشکان و برایانی مزگەوتەکەمان و مزگەوتەکان کە ئێستا تۆ لە بەر خاتی ئەو خوای گەورە نەبێ هیچ ئیشێکت بەم ماڵی خوایە بەس بۆ ڕەزامەندی ئەڵڵا هاتووی ئەم ئاەتێ قورئان گوێ لێ بگری و شتێک لە دینەکەت فێربی خوا دەفەرمێ هەر کەسێ لەم ژیانی دنیادا هەم مەغفرەت بۆ چێ بۆ گوناهبارە گوناهی کرد تووشی بێئەمری خوا بوو تووشی تاوان بوو بەڵام وتی خوایە پەشیمانم خوایە هاتمەوە قاپیەکەت خوایە تەوبە بێ خوایە لێم خۆش بە خوایە گیان سەهۆم کرد کاتێ تینی بۆ هات وتی یا ئەڵڵا وتی لا إله إلا الله وتی یا ڕەحمان و یا ڕەحیم وتی سبحان ربي العظيم سبحان ربي الأعلى خوا دەفەرمێ مادام ئەم بەندەیە زانی ئەڵڵا هەیە و کە گوناهی کرد لێم پاڕایە و لە عەزابم ترسا وەڵڵاهی لێت خۆش دەبم لێت خۆش دەبم جا هەیە لێت خۆش دەبێت کەسێ تاوانێکت بەرامبەر دەکات تۆ لێ خۆش دەبی بەڵام لێ ڕازی نابی هەتا ماوەی ڕوویەکی خۆشی نادەیە خوا دەفەرمێ نەک هەر لێت خۆش دەبم لێشت ڕازی دەبم بەند دەکەم وا سیر دەکەم هەر گوناهن نەکردبێ هەر گوناهن نەکردبێ وا لێت ڕازی دەبم ئەوە ئێمەین بە ئیزنی خوای پەروەردگار دڵتان خۆش بێ بە جومعە و جەماعەت و هاتوچۆی مزگەوتەکەتان ئێمەین کە گوناهیش دەکەین دەڵێین یا ئەڵڵا لێمان خۆش بە هانامان بۆ هێنای خوا دەفەرمێ لێت خۆش دەبم وما الحياة الدنيا إلا متاع الغرور لەکۆتایی ئەمایەتەدا سەعیدی کوڕی جوبەیر وەکو لە تەفسیری مونیرە لە بەرجی 14دا هاتووە قسەیەکی زۆر جوانی هەیە دەفەرمێ الدنيا متاع الغرور إذا ألهتك عن طلب الآخرة دنیا خەڵەتێنەرە یاریەکی خەڵەتێنەرە بۆ ئەو کەسەی کە دنیا قیامەتی لەبیر بباتەوە فأما إذا دعتك إلى طلب رضوان الله ولقائه فنعم المتاع ونعم الوسيلة بەڵام ئەگەر دنیا خوا پێت بدا و قیامەتی پێ ئاوەدانکەیەوە خوا پێت بدا و مزگەوتی پێ دروستکەی خوا پێت بدا و خەستەخانەی پێ دروستکەی خوا پێت بدا و عیلمی پێ بڵاوکەیەوە دڵی خەڵک خۆشکەی نەخۆشێک ڕزگارکەی هەتیوێک پۆشتەکەی وەڵڵاهی دنیا باشترین وەسیلەیەکە بۆ ڕەزامەندی خوا لە قورئانە دنیا مەرفوز نییە دنیایەک خراپە کە تۆ بزانی ژیان بەس ئەمەندەیە و قیامەتی بەدوودانایە قیامەتت بە قوربانی دنیاکەی ئەمە خراپە جا خۆشەویستان ئەمە ئاەتەکە بوو کە لە خزمەتی دابووین دەفەرمێ ئەم قۆناغانەی ژیان ئاوا بڕۆن و ئاوا سیر بکرێن وەڵڵاهی ژیان خۆش دەبێ ژیان 4 قۆناغا عولەما فەرموویانە بۆ هەر قۆناغی ئیشی خۆی تێدا بکە بەو خوایە گلەیی لە کەس نابێ و ژیانیشت بەختەوەر دەبێ دەبا گوێ لێ بگرین خاڵی یەکەم قۆناغی یەکەم لە لەدایک بوون تا 20 ساڵی لەدایک بوون تا 20 ساڵی 20 ساڵی تەمەنت وەرگرتنە فێربوونە گەشەکردنە ئەبێ لەم 20 ساڵەدا خەریک بی وەرگری باوکودایی یارمەتی ئەولاد بدەن چونکە قۆناغی وەرگرتنە فەقیرە بەخۆی کەسابەتی پێ ناکرێ فێربوونە عیلم بەڕاستی لەو 20 ساڵە یەکەمە فێری نەبی دەگمەنە لە ئاخریدا فێری بێ وریابە لەو فترەیە لە مەکتەب خوێندندا مەبڕێ لە زانکۆدا مەبڕێ قۆناغی یەکەم وەرگرتنە فێربوونە گەشەکردنە گەشەی جەستەیی و عەقڵەیی و دەرونی لەو 20 ساڵە یەکەمدایە دووەمیان قۆناغی 20 ساڵ بۆ 40 ساڵ ئاگال لە دووشت بێ خۆت بنیادنێ لە ڕووی کار و کەسابەتەوە فێری پیشەیەک بی هەوڵ بدە ماڵ و منداڵ پێکەوەنەی لەو 20 ساڵ بۆ 40 ساڵە فێری پیشە و ئیش و کارێک نەبی دوای بە پیری لێت دەقەومێ با ئەوەندەت لەو 20 ساڵەیە تا دەگەیە 40 ساڵی ئیشێکی وات کردبێ کە لە پیریدا بەرهەمەکەی بخۆی هەوڵ بدە ئەو 20 ساڵە زۆر ماندوو بە ئاخری بەخێر دەگەڕێ هەوڵ بدە تەمەنن نەگاتە 40 ساڵ زەواج بکەی کوڕیان کچی چونکە لەو دوا بەڕاستی بە کەڵک نایە
قۆناغی ئەو دوو شتەیە کار و کەسابەت و فێربوونی پیشە لەگەڵ زەواج و پێکهێنانی خێزان و منداڵ. قۆناغی سێیەم لە 40 ساڵی بۆ 60 ساڵی ئەزمون فێری خەڵکی کەی، ئەزمون فێری نەوەکانت کەی کە عمر لە 40 بۆ 60 ڕۆی بێ. ئەو جا دەبی بە خاوەنی مناڵ ئەبێ ئەزمونێک لابێ بەڕۆڵەکەت بڵێ کوڕی خۆم من زۆرم چەپڵە بۆ خەڵک کوتا و کەس مەمنونم نەبوو، کوڕم تۆ چەپڵە لێدەری خەڵک مەبە، کوڕم من زۆرم تفەنگ لە شان کرد و فیشەکەم بە خەڵکەوە نا کابرای بەرپرس هەر نەشی ناسیمەوە. کوڕەکەی خۆی لە خاریج پێی دەخوێند و دوایش کە لە خاریج داهاتەوە هەر دەبوو بە بەرپرسەکەی، من پیاوی ئەو بووم ئەویش تۆ دەبێتە بەرپرسی تۆ، کوڕم تۆش بخوێنە. سەردەمی عیلم و قەڵەمە ئاگال لە خوێندنەکەت بێ، ئەبێ ئەزمونی پێ بڵێ کوڕم ڕقوقیم بە کەڵک نایە، کوڕم دنیا چاکە نەبێ بۆ نامێنێتەوە، حەزت بە خراپەی خەڵک نەبێت، چاکە لەگەڵ خەڵکاو کە تەکەبور لێمەدا. ئەبێ لە 40 ساڵی بۆ 60 ساڵی ئەزمون کۆکەیتەوە، پێشکەشی کێوە بە خەڵک ئەوەی کە لە 40 ساڵی ڕابردوودا بینیوتە دەرسێکت وەرگرت بێ. لە تەمەنی 60 بۆ 80 ساڵی ئەبێ ئینسان پاداشتی بدرێتەوە. ئالەم خاڵەدا حەز دەکەم بوەستن لە وڵاتی ئێمەدا. ئێمە لە وڵاتی کوردستاندا قانونی عێراقی ژوایە ئینسان لە 60 ساڵیدا تەقاوت دەبێت کە تەقاوت بۆ ئۆتۆماتیکی یەک لەسەر معاشەکەی دەکەن بە 4 کەرتەوە 1 کەرتیە دەنێ. ها کابرا دەوری ملیۆن شتێک معاشی بۆ کە فەقیرە تەقاوت دەبێت 300 هەزاری بۆ ماوەتەوە. ئەوە حتا بڵێ قانونێکی سەقەتە. بۆ چونکە کابرا هەتا گەنج بۆ حکومەت ملەتی بە تۆ نەبووە، هەتا گەنج بۆ کاسبی کردووە، هەتا گەنج بۆ خزمەتی کردووە. تخوا معقولە کابرا 40 ساڵە لە دایرەیە کە تەقاوت بوو ڕوبع معاشێکی بدەیتێ، ئەویش بە 3 مانگ جارێک بیدەیتێ، ئەویش بە سەری سپیەوە بڕوا لە بەردەمی خانە نشیناندا 2 هەفتە چاوەڕێ بە تا معاشی ناموبارەک دێ کە تەلەڤیزۆن دەنووسێ هەنووکە و بە پەلەوە زانی حکومەتی کوردی ڕاگەیەندراوە وەڵام معاشی خانە نشینان هاتووە. ئەوە گاڵتە پێکردنە، ئەوە لە قانون و ئەدەبیاتی دینی و قانونی دنیاییدا ئەبێ ئینسان لە 60 ساڵی بۆ 80 ساڵی حکومەت بە ئەو پەڕی حرمەتەوە بەخێویکە تا گەنج بۆ پێویستی بە تۆ نەبوو. ئێستا ئەمجا ڕۆژانە مەسرەفی هەیە، نەخۆشە، عیادەی دەوێ، سەردانی دەوێ، سەفەری دەوێ، سیلێ ڕەحمی دەوێ، سەردانی ئەولادی دەوێ، منداڵی نەوەکانی پەیدا بوون شتێکیان بخاتە دەستەوە. ئەبێت تۆ لەم خۆناغەدا ئەوەندەی پارە بدەیتێ ئەم پیرە کە بەرەو خۆناغی کۆتایی تەمەن دەڕوا بێ احتیاج بێ لە خەڵک. وڵات لە وڵاتی ئێمەدا کابرا کە خانە نشین دەبێ ئەمجا لێی دەقەومێ، نە کەسابەتی پێدەکرێ، نە ئەوەندەشی معاش دەدرێتێ داماوە بە جوانی پێبژێ، ئەبێ محتاج دەستی ئەولادەکانی بێ. لەبەرەوە ئەم خاڵە بەڕاستی لەلایەن وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیەوە پێویستی بە دوواداچوون و لێکۆڵینەوە و نوێکردنەوە و داڕشتنەوە و چاکردن هەیە. عەباسی کەمەندی کە هونەرمەندێکی گەورەی کوردە لە ساڵی 1952 لە سنە لەدایک بووە، لە 22/5/2014 کۆچی دوایی کرد و هەر لە سنە نێژراوە لە کوردستانی ڕۆژهەڵات. 7 هونەری هەبووە، هونەر 7 بەشە. ئەم عەباسی کەمەندی پیاوێک بوو هەر 7 هونەرەکەی هەبووە ماشەڵڵا. یەکەمیان شاعیر بوو، نووسەر بوو، نەقاش بووە، توانیویەتی پەیکەر دروستکە، خۆشنووس بووە، گۆرانی بێژ بووە، وێنە چێژ بووە، ئەکتەری سینەماش بووە. هەر 7 هونەرەکەی تێدا بووە. باسی قۆناغەکانی ژیان دەکاو دەفەرمێ تەواوی ژیان 6 دەیەوە ساڵ، تەواوی ژیان 6 دەیە 6 ساڵە وە ساڵ لە دوای 6 دەیە عمرێکی بەتاڵ. 10 ساڵی ئەوەڵ کایە و پێکەنین بێخەم بێخەفەت شایی قرم و قاڵ. 10 ساڵی دووەم هەرزەکاریە کاتی کەوتن و دەرهاتن لە چاڵ. 10 ساڵی سێیەم عشق و ئاواتە بەدیهاتنی خێزان و مناڵ. 10 ساڵی چوارەم هەڵس و کەوتی ژین کەمەرئێشان و ماندووبوونی باڵ. 10 ساڵی پێنجەم بیری قیامەت. 10 ساڵی شەشەم پڕ لە هەنگ و ناڵ. لە دوای 6 سەدە لە دوای 6 دەیە ئەو عمرەی مابێ چاوکوێر و پاشەل زوبان لەنگ و ناڵ. ئەگا بەکاتێ ئینسان بۆ ئەولات ئەبێ بەگەنە و سەربەر و وەباڵ. جۆرێ بمکوژە خوایە بۆ یەک شەو ناخۆش نەکەومە گۆشەی ماڵ. هەنا بەخوا ئینسان لە سەر و 67ەوە وای لێدێ وەک گەنەی لێدێ بۆ ماڵ و منداڵ. ئەو ڕۆژێ لە تۆ بەخێویکە و ئەڵەن سەری فڵان برایە و کاکە خۆ هەر من ئەولادی نیم بۆ نایبن بۆ لای فڵان کچە و ئەم بەراوبەرت پێ دەکەن ئەڵە خوایە ڕەحمم پێ بکەی لەسەر جێگا وا زەلیل نەبم ببمە گەنە بۆ ماڵ و منداڵەکەم و لێم بێزار بن. ئەمە قۆناغەکانی تەمەنن کە ئەم پیاوە بەڕێزەش باسی کردووە. بۆیە مەولەوی شاعیریش دڵی پیرەکانمان دەداتەوە. ئالەم کاتەدا پیرێکمان بە تەمەنێکمان با خەفەت نەخوا. پیریش ڕەحمەتە. مەولەوی شاعیری کورد دەفەرمێ خەمبی میانی های پێم مەدۆ خەبەر جە دەرگای هەستی تەشریف بەرەوبەر.
مەولەوی دیارە پشتی چەماوەتەوە و بەو پیرانەش دەڵێت کە لەبەر پیریدا ژن و پیاوی وایە چەماوەتەوە بە گۆچان دەڕوا ئەڵێ پێیوتم خەفەت مەخۆ بەم پیریەت بەم چەمانەوەیەت ئەوە نیشانەی ڕەحمی خوایە ئەوە خوا پێت دەفەرمێت دەرگای دنیا زۆر سەرەکەی نزمە پشتت دەچەمێنمەوە بۆی لە کاتی تێپەڕبوونا بەرەو قیامەت سەر لە گۆشەی دەرگاکە نەدرێ چونکە دنیا زۆر پەستە دەرگاکەی زۆر بچووکە کە چوویتە ئەودی و دەرگای قیامەت بە ئارەزوی خۆت پشڕاستکەوە خوا پشتت دەچەمێنێتەوە بۆی نێوچاوانت لە دەرگای پەستی دنیانەدا سبحان الله چ شعرێکی بەهێزە هەر بە زمانە هەورامەکەی خۆی دەفەرمێ پۆسی تەپڵی گۆشت نمکێشان کەم ئەو سەرەن دووربینەکەی چەم ئەڵێ بەخوا کە گوێم گران بووە ئەوە وەکو ئەو دەفە وایە وەکو ئەو تەپڵە وایە کە لە پێستە دروست کراوە کاتێ هەوای کێشا و تەڕەشوعی کێشا ئەها گشت دەکشێ و هیچ نابێ دەنگی نایە ئەوە تاوانی دەف بەکاردێن و تەپڵ بەکاردێنن لە هونەرە تەماشا دەکەن بەر ئاگریە دەنجاران بەر سۆبان دەدا بۆی کش بێتەوە ئەگەر هەوای کێشا و تەڕەشوعی کێشا دەنگی نایە ئەڵێ پێستی گوێی منیش بەهۆی پیریمەوە ئاوی لێ نیشتووە و شەی کێشاوە بۆیە گوێم گران بووە دووربینی چاویشم ئەڵێ دووربین هەمومان دووربینمان زۆربمان بەکارهێناوە ئەگەر ئاوا پێی دەڕوانی دوور نزیک دەکاتەوە دووربینەکە هەڵگێڕەوە بەعکسەوە سیر دەکەی مەترێکت بۆ دەکات بە کیلۆمەترێک ئەها دووربین هەڵی گێڕەوە لە جیاتی دوور نزیکاتەوە نزیک دوور دەکاتەوە ئەڵێ دووربینی چاوی منیش بەهۆی پیریمەوە هەڵگەڕاوەتەوە چونکە بەرەو قیامەت دەڕۆم بۆیە کەسەی نزیک دەکەم لەبێت دەست بخەمە سەر چاوم بزاندا خۆ دەیبینم و ئازان کیلۆمەترێک لێم دوورە ئەوە دووربینی چاوم هەڵگەڕاوەتەوە تخوا حیفنیە ئینسان ئەم شاعیرانەی هەبێ پەنا بۆ ئەدەبی بێگانە بەرێ تخوا حیفنیە لە مەکتەبە ئەم شیعرانە بە ئەولادەکانمان نەوترێ مەلایەک زانایەک سۆفیەک ئەهلی تەشیە و خانەقا و خواناسی و دینداری ئەم بەرهەمە ئەدەبیانەیان پێشکەش بە ئێمە کردو جا بۆ پاراستنی ژیانت مووی سپی قاسیدی مەرگ نییە ئەوەشمان لەبیر بێ ئەو کەسانی کە بە تەمەنێکتان بەڕێ کردووە بە مووی سپید ناڕەحەت مەبە یەکەمیان ئەو کەسەی عمری لە دەوری 6 ساڵیدا بوو دەبێ مووی سپی بێ بۆ چونکە تیشکی سەرووە نەوشەی مادەی ڕەش لە خۆی دەگرێ و بۆ پێستی ناسکی تۆ زەرەدی هەیە سبحان الله کاری خۆچەند پڕ حیکمەتە ئینسانێک کە گەوری عمری گەیشتە 50 بەرەو سژور و 60 و ئەوانە حەق وایە مووی سپی بێ بۆ چونکە پێستی سەری ناسک دەبێتەوە ڕەنگی سپی تیشکی سەرووە نەوشەی دەداتەوە خوا بۆی سپی کردووی بۆی ئەو ڕەگەر ڕەش بوویایە هەڵی دەمژی پێستی سەرتی توش سەرەتان دەکرد سپی کردووە بۆی ئەگەر لەبەر هەتاویش بووی تیشکی ئەو زیان بەخشە بەرسەرت کەوت ڕەنگە سپیەکە بیداتەوە ئەوەتەوە بۆیە عولەمای فەقیهی ئیسلامی فەرموویانە ئەگەر گەنجێک سەری سپی بوو زۆر ئاسایە ڕەشی کاتەوە بەڵام معقول نییە کابرا عمری 70 ساڵی و سەری ڕەش کاتەوە چونکە زەرەدە لە خۆی بۆیە شەریعەتەکەی ئێمە هەر هەمووی عیلم و زانستە هەمووی بناغی عیلمە دووەمیان ئەو کەسەی مووی سپی بوو یعنی خەڵکینە ئەمە پیاوێکی ڕێزدارە ژنێکی ڕێزدارە ئەبێ ڕێزی بگرن سێمیان پێمان دەڵێ ئەی ئەو کەسێک کە پیر بووی چەندە لاپەڕەی ژیانی ڕابردوود ڕەش بێ ئەها ئەموە چۆن ڕەش بوو ئێستا سپی بوو وەڵاهی دەتوانی تەوبە بکەی و ژیان سپیکەیتەوە ئەو دەرسەت پێ دەڵێ کە سەیری ئاوێنەت کرد ئەو مۆڕەشانە ئێستا سپی بوون پێت دەڵێم ناومێد مەبە لە ڕەحمی خوا مەڵێ گەنجیم هەمووی خراپە بوو مەڵێ جا تازە بە پیری چ بکەم ئەها چۆن مووی ڕەش سپی بوو کار و کردەوەی خراپیش ئەوە دەتوانیت لە دەفتەری ئەعمال تا سپیکەیتەوە دەستخۆشی بۆ ئەو پیرە بە ڕێزانەی وەڵی هەبوو هەموو گەنجی لە خراپەیە بەسەر برد سبحان الله کە پیر بوو عاقبەت خێر بوو تەوبەی کرد خەڵک هەبوو هەموو گەنجی لە قومارخانە و عەرەخانەدا بەسەر برد لە ئاخری تەمەنیدا گەڕایەوە لە دەست نوێژا کۆچی دوایی کردەوە مردەوە بە دەست نوێژەوە لەو کاتی زیندوو دەکرێتەوە ئاخوا عاقبەتی بەخێر گێڕا مە سەیری گەنجیت مەکە مەترسە بڵێ خوا لێم خۆش نابێ مووی ڕەش سپی دەبێ کار و کردەوەی خراپ خوا سپی دەکاتەوە دەفتەری ئەعمالەکەت پاک دەکاتەوە پێنجەم مەهێڵ چوارەم مەهێڵە پیسبی حیفە پیرێک وەکو گەنجێک ڕەفتار بکە حیفە ئافرەتێکی بەتەمەن گەڕەشێک پشێوێنێ حیفە دایەیەکی بۆتە نەنک هێستا دەیەک سەزاکەی بە تەڵاقداندا بە قسەی بە حەلەق و مەلەق و بە قسەی نان و بردن نابێ ئەبێ ڕێزی خۆت پارێزی حیفە تازە تۆ ڕیش سپی نەبی حیفە پیاو ماقوڵ نەبی حیفە ئیسلاح نەکەی لەگەڵ حرمەتمە بەداخەوە پیرانێکی شەن سەرچاوی فیتنەن ئەو پیرێ خەریکە فیتنە لە بین دوو عەشیرەتا دەکات لە بینی دوو بنەماڵەیە دەکات ئیسلاح بکە حیفە پیسبی بەڵێ خۆشەویستان بۆ ژیانێکی ڕاست و دروست بۆ ژیانێکی پڕبەختەوەری خواناس بە
ئەم ئیسلامەتیە بەرمەدا وەڵڵی هەموو شتێکمان لەدەست دەچێ بەس دینداری خواناسی دەمێنێتەوە ئیسلام وشەی ئەڵڵا لا إله إلا الله محەممەد رسول الله لەناو دڵتان نەقشکە حتى لحظەی سەرمەرگ دەڵێ لا إله إلا الله خۆشەویستیش فەرمووی هەر کەسێ وشەی آخر وشە لەسەر زمانی لا إله إلا الله بێ دەخەلە الجەنە جێگەی بەهەشت دەبێت لەگەڵ ئیسلامەکەدا بژی لە هیچ بارودۆخێکا پشت لە دینی خوا مەکە دووەمیان خۆشەویستم چاکەکار بە با گوێ لەم فەرموودە خۆشەی پێغەمبەر بگرین صلی الله عليه وسلم کە ئیمامی بوخاری لە صحیحە بە ژمارە فەرموودەی 2449 هێناوێتی خۆشەویستمان تاجی سەرمان شەفیعی مەحشەرمان حەزرەتی رسول الله صلى الله عليه وسلم فرميتي أيما مسلم شهد له 4 بخير أدخله الله الجنة هر کەسێک مسلمان بوو ئەهلی ئیمان و دینداری و خواناسی بوو چوار جا سەیری حەدیسەکە نافەرمێ 4 نەفەرین چوار شاهیدیان بۆدا شاهیدیان بۆدا بە خێر و چاکە و دینداری و ئیش باشی و دەروون پاکی واللهی خوا لێ خۆش دەبێ و دەیخاتە بەهەشتەوە ئەزان ئەو چوارە چێن داک و باوکت ژنەکەی خۆت منداڵەکانت ئەو کەسانی لەگەڵیانە لە دایرەی لە مەزرعەی لە کرێکاری ئیشی ڕۆژانەیان لەگەڵ دەکەی هەر کەسێ ئەم چوار سنفە چونکە لە هەموو کەس زیاتر ئاگایان لێیەتی لێ ڕازی بن شاهیدی خێری بۆ بدەن وەڵڵاهی جێگای بەهەشتە بابوداکت ئەگەر ژنی مێردەکەت ئەگەر پیاوی ژنەکەی خۆت لە هەموو کەس نزیکتر سێم منداڵەکانت چوارەم ئەهلی کەسابەتی دەوروبەرت عەرزیان کرد وەثەلاثە ئەی پێغەمبەری خوا ئەی ئەگەر سێ شاهیدی بۆ بدەن بۆ نمونە پیاوی وا هەیە هەر کە لە دایک بووە ژنی وایە دایک و باوکی خۆی نەدیوە ئەو دایک و باوکێک نازانێت لێ ڕازی بوون یان چونکە لێ ڕازین ئەم نەیبینیون ئەو کاتە ژنەکەی منداڵەکانی دەوروبەری هیوا وستیان وەئیثنانی ئەی پێغەمبەری خوا ئەگە 2 شاهیدی خێری بۆ بدەن بۆ نمونە پیاوی وا هەیە دایک و باوکی هەر نەبی دایک و باوکی هەبووە ژنی نەهێناوە تا منداڵی هەبێت نە ژنی هەبووە نە منداڵی هەبووە کچێکە نە شووی کردووە نە منداڵی هەبووە ئەمە دووەکان داک و بابی خۆی لێ ڕازی بن و ئەو کەسانی ئیشیان لەگەڵ دەکا و لێی نزیکن لێ ڕازی بن کە مرد لەبەر خوا شاهیدی بۆ بدەن بڵێن ئەشهەدو بالله ئینسانێکی چاک و بەڕاستی بەڕێز و دیندار و پاک بوو خوا دەفەرمێش ئەوە منیش وعدی خۆم دەبەمە جێ و لێی خۆش دەم و دەیخەمە بەهەشتەوە با ئەمەندەمان پێ بکرێ با ئەم شاهیدی حەقەمان هەبێ خاڵی کۆتایی و کۆتایی وتارەکەمان کاسبی بکە کاسبی بکە زۆر بە حەڵاڵی پەیدایکە و زۆر بە جوانیش سەرفیکە پاشایەک هەبووە لە دێر زەماندا لە کتێبەکانە نووسراوەتەوە سەردانی ناو چێڵگەکانی دەکرد ڕۆژە بۆ فەرەحی دڵی خۆی و بەسەرکردنەوەی میلەتەکەی لە کۆشکی پاشایەتی هاتە دەرەوە و لەگەڵ 1-2 هاوڕێدا سەردانی کۆمەڵە مەزرعە و باخ و ئەوانەی کرد سەیری کرد کابرایەک بەدەم ئاودانی باخەکەەوە حەیران دەڵێ و گۆرانی دەچڕێ و زۆر کەیفساس لێ نزیک بۆ سەلام و کەلامی لەگەڵ کرد و وتی فڵان کەس باخت بەرەکەتدار بێ ئەم باخە هی خۆتە وتی قوربان ناوەڵڵا نەوەڵڵا باخی فڵان کەسەوە من کرێکارم وە دەکەم هەر ئیشێکە بێ ئەمڕۆ بۆ نمونە ئیشی ئاودان هەیە ئاودان دەکەم پاچەکۆڵی هەبێ پاچەکۆڵە دەکەم بەرهەم بچنێ بەرهەم دەچنم چیم پێ بکە من ئەو ئیشەی بۆ دەکەم وتی ئەی دەبینم زۆر خۆشحاڵی وەم زانی خاوەنی باخی کتی جا قوربان بۆ خۆشحاڵ نەبم داتخوا حیڤنێ خەمگین بم مسلمانم ئەم بەیانی هەستا و نوێژی بەیانیم کردووە کۆمەڵە زیکر و تەسبیحات و دوعام کردووە جا پیاوکە خوا ناز بوو حیفە خەم ناک بێ الحەمدولله کە خوا دەناسم بە حەق پێغەمبەری خوا دەناسم ئەمجا سوپاس بۆ خوا قوربان ئەوە ماڵەکەمەوە ئەوەش ئیشەکەمە دەربەدەری وڵاتان نیم ئاوارە نیم غەریب نیم لە پەنا ماڵی خۆمەوە ئێوارەش دەستمەوە ناو ماڵ و منداڵەکەی خۆم جایتر لەشم ساغە و الحەمدولله هەر ئیشێکم پێ بسپێرن بە جوانی پێم دەکرێ و وەیم نییە و شەو بە ئازار و خەوم لێ ناکەوێ حەپ و دەرزیم نییە بەکاری بێنم جا بۆ خۆشحاڵ نەبم پاشەوتی وەڵڵا ئافەرین ئەوە چەند پارە وەردەگری لە میشە وتی قوربان 4 قڕۆژ بە پارەی ئەمڕۆ یعنی بڵێن 40,000 پاشاوتی جا ئەو پارەیە کەم نییە جا سەیرێم قسەیەکەن پاشاوتی جا ئەو پارەیە کەم نییە پاشا چونکە بۆ خۆی پارەی زۆر بوو پێی سێ بوو کابراایەک بە 40,000 ئیش بکا و بژیە پاشا و کاربەدەستەکانی وڵاتی ئێمە و ئەم سەردەما بۆ خۆی 50 ملیۆنی هەیە مەعاش بە پیرێژ نەگەگە 39,000 هەبێڵە جا زۆر نییە بە 3 مانگ دەمێ ئەگەر نەی خۆی قەل لێن نابڕێ جاران دەیانگوت ئەو پارەی تۆ کەمە ئەمەی ئێستا بۆ خۆیان ئەو هەموو مەعاشیان هەیە کەچی موچەیەک بە فەرمانبەرەکە ڕەوا نابینێ ڕوبع موچەکەشی پێ ڕەوا نابینێ لە کاتی خۆی دابیداتێ
هێشتا ئەوانەی زمانی قەدیم بە ویژدانتر بوون وتی کەم نییە وتی قوربان کەم نییە ناوەڵڵا حەقی خۆمە لە خوا بە زیاد بێ هەموو کەلێن و کونێکی پێدەگرم وتی ئادەی چۆن سەرفی دەکەی پاشە چونکە ڕۆژانە کوڕا 50,000 بەشی 500,000 بەشی نەدەکرد هەندێک و بە 40,000 هەموو کەلێن و کونێکی پێدەگرم پێی سیر بوو وتی قوربان پەلە مەکە بەشێکی بۆ خۆم و ژنەکەم سەرف دەکەم بەشێکی قەرزار و قەرزەکانمی پێدەدەمەوە بەشێکیش دەدەم بە قەرز بە کەسانێک بەشی چوارەمیشی دەکەم بەخێر پاشەوتی وەڵڵاهی تێناگەم کابرایەک بە عیشەتی خۆی دابینکە قەرزاری خەڵک بێ قەرزیش بدا بە خەڵک خێر و خێراتیش بکە وتی قوربان ئەوەشت بۆ باز دەکەم یەکەمیان ژنەکەم نەفەقەی لەسەرمە 10,000 یەکەم قەناعەتمان هەیە ئەگەر نانەکەشمان کەم بێت چونکە یەکتریمان خۆش دەوێت بە دوو ماچ و موچ و باوەشکردنی یەکتر وازین کە بابمان خواردووە ئەوە لەو لاوە لەگەڵ ژنەکەما قەناعەتمان بە خۆشەویستی هێناوە نانەکە کەمیش بێ قەناعەتی پێیەکەین دووەمیان وەڵڵاهی قەرزاری دایک و باوکمم ئەزانی چەندیان نام بەدەمەوە کردم ئەزانی باوکو دایکم هەموو گەنجێتی خۆیان بە قوربانی من کرد وەڵڵاهی قەرزاریانم 10,000 دووەم ڕۆژانە بۆ دایک و باوکم دادنم با محتاجی دەستی خەڵک نەبن سێیەم دەیدەم بە قەرز بە منداڵە بچووکەکانم بۆیان سەرف دەکەم چۆن کاتی خۆی باوکم بە قەرز دای بە من ئەها ئێستا دەیدەمەوە منیش درێخیان لێ ناکەم و 10,000 سێم بۆ منداڵەکانم سەرف دەکەم بە ئومێدی خوا ڕۆژێک کە منیش پیر بووم ئەوان قەرزەکەم دەدەنەوە محتاجی خەڵک نابم چوارەمیان دوو خوشکم هەیە لە فڵان گوندا شویان کردووە زۆر محتاجن وەڵاهی ناهێڵم محتاجی دەستی خەڵک بن وەکو خێر بکەم خێر بەوان خێرترە 10,000 چوارەم دەکەم بە خێر بۆ ئەو دوو خوشکم ئیتر ئەمڕۆم کە بەسەر بەر خوا ڕزقی سپێنێش دەدا و دنیا حەیفە خەمی لێ بخۆی سوبحان الله لەم قەناعەتە دەی ژیان زۆر خۆش دەبێت وەڵڵاهی ئەوەی کە تۆ دڵی دڵی زۆر بە خەمەڕەم بێ وەک ئەم پیاوە بتوانێت بژیا زۆر بە ئاسانیش بژیا دنیاشی ئاوەدان قیامەتیشی ئاوەدان داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوایە لە قورئانەکەی خۆت جوان تێمان بگەیەنی ژیانمان بەو شێوەیە بڕوە ژیانی ئەولاد و ماڵ و منداڵمان بەو شێوەیە بڕوە کە قورئانەکەی تۆ دیاری کردووە خوایە ئەم وڵاتەمان پڕ بێ لە دادگەری ئەم دەسەڵاتەمان پڕ بێ لە دادگەری ئەم حکومەتەمان بە خۆی دابچێتەوە خوایە ژیانی نەوەکانی داهاتوومان لە سایە دەوڵەتێکی کوردی پڕ عەدالەتدا وابێ کە قورئان باسی دەکا و هەر قۆناغەی ژیان حەقی خۆی بدرێتێ یا ڕەبی خوا ئەو مەینەتی کە ئەم خەڵکە بچێشتوێتی لە نەبوونی و نەداری و دەربەدەری و جەرگسوتاوی یا ڕەبی خوا بیکەی بە کەفارەتی گوناهەکانمان بیکەی بە زاد و زەخیرەی قیامەتمان لە بەهەشتا پاداشمان بدەیەوە خوایە هەر کەس نەخۆشە شیفای بەخێری بۆ بنێری یا ئەڵڵا هەر کەسێ جەستەی بە ئازارە خوایە شیفای بەخێری بۆ بنێری هەر کەسێ لە عەمەلیات و سەر دکتۆرە خوایە ڕەحمی پێ بکەی یا ئەرحەم الراحمین یا شافی دڵەکان یا مقلب القلوب ئەی ئەو کەسەی کە دڵەکان بەدەستی تۆون هەر دڵێک خەم ناکە خوایە دڵخۆشیکەی هەر نەفسێک تووشی نەخۆشی نەفسی و دەرونی بووە یا ئەرحەم الراحمین ڕەحم بە دڵ و دەرونی نەخۆشی بکەی خوایە ڕەحم بەو کەسانە بکەی کە دڵ و دەرونیان نەخۆشە و نەخۆشی نەفسیان هەیە زەردەخەنە بخەیە سەر لێویان ئارامی بەخشی بە جەستە و بە گیانیان یا ئەڵڵا و کەسەی دەستکورتە دەرگا ڕزق و ڕۆزی لێ بکەیەوە ئەوەی ئەولادەکانی خراپن بۆی ساڵحکەی ئەوەی نیەتی پێ عەتاکەی و پێی بەخشی یا ئەرحەم الراحمین هەر ژن و مێردێک ناکۆکن ئیسلاحی حاڵیان بکەی ئەو خێزانانەی بەختەوەرن بەختەوەرتریان کەی یا ڕەبی خوایە لە ناکۆچی ناو خۆبمان پارێزی ئیسلاحی حاڵمان بکەی قسەیەکی خێر دەستێکی خێر بکەوێتە نێوانی ئەم ناکۆکانەی کوردستانەوە و خوایە بۆ خۆیان ڕێک بن و بەزەیشیان بە میلەتەکەدا بێتەوە قیامەتمان ئاوەدان کەی سەرفرازی قیامەتمان کەی عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بژێڕی ئامین ئامین والحەمد لله رب العالمین